ئێمە وەکو ئەنجومەنی چالاکوانانی ڕاپەڕین کە لە ماوەی ڕابردوو خۆمان ڕاگەیان ئەمڕۆ هەستاین بە تۆمارکردنی سکاڵایەکی یاسایی لە داواکاری گشتی لەسەر بەناو پرۆژە ڕووناکی کە نرخەکان زۆرن و بۆمان ڕووکردوێتەوە لەسەر کەمکردنەوەی نرخەکان. هەروەها حاڵەتی کەشمان هەیە ئەوشمان داوە بە داواکاری گشتی ئیشپێکردنەوەی مۆیلدەکانە لە ڕانیە کەمەش دوورە لە یاسایەکانەوە نرخەکان بەبێ ئەوەی ئیدارە و بەبێ ئەوەی حکومەت دیاری کرابێ لەلایەن شوێنی چکەوە نرخەکان دیاری کراوە بۆیە ئەو مەشمان گەیان بە ئیدارەی ڕاپەڕین و چاوەڕێی وەڵامین لە داواکاری گشتیەوە ئینشاڵڵا وەڵام بدرێتەوە و کەیسەکە بجوڵێن بەڕێی داواکار. بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنەکە کە لە ماوەی ڕابردوو خۆمان ڕاگەیان سکاڵامان تۆمار لەسەر ئەو نرخگران پرۆژە ڕووناکی و وەزارەت کارەبا وەڵاممان تا ئێستا بەهۆی ئەو حاڵەتەوە تا ئێستا حکومەتیش کۆ نەبووتەوە بە سندێک خاڵیان بڵێن کراوە وەسکراوە بە سی ڕۆژ جارێک ئەویان جێبەجێ کراوە بە سکاڵەکانی کە چاوەڕێی وەڵامی لەسەرەوە وەستاین ئێمە نەچوین لەوەی داگان لێ نەبووین بەس ئەوە خەڵک بۆ خۆی بڕیار دەدا و ڕێزش لە ڕای خەڵکە مەمۆلی داهلەکانیش پێڵێم دوێنێک لێبەستیشان کردووە حکومەت دەڵێ ئاگاداری ئەو لێبەستنی و لەگەڵیشینین لایەنێکی حیزبی کردووە کەسێک کردوێتی دوورە لە ئەوەی لایەنی حکومی و یاساییەوە بە نایاسایی کراوە خەڵک بۆ خۆی دەتوانێت مۆلدێوەیان ئەمە هەڵوێستمان دەبێت لەو کاتی هەڵوێستمان نەبێت چاوەڕێی سکاڵاکەن چاوەڕێی وەڵامەکەشن ئەو کاتی دەنا بۆ ڕای گشتی ڕوونکردنەوە دەدەین و هەڵوێستی خۆمان دەبێت.